گۆرانی بێژێکی دەنگخۆش بە کۆمەڵێک بەرهەمی جوان میوانی ئەڤین ژن و ژیانە با هەمومان بە چەپڵا پێشوازی بکەین لە هونەرمەند ئارارات. من همیشه توم دل درمانم بی تو نبی بمیوانم شوین وسط خوام لبکوین من همیشه توم دل درمانم بی تو نبی بمیوانم شوین وسط خوام لبكويا ورلم نوري شوانم ورلم روحي روانم هر توي آرامي گيانم بتونم وجيانم ورلم نوري شوانم ورلم روحي روانم توی آرامی گیانم به تو نماوه جیانم دلم بدوی تو دکولک ویدم هنه داوی من همیشه تو خوش دویم لو دنیاش هر توم دویم دلم بدوی تو دکولک ویدم هنه داوی من همیشه تو خوش دویم لو دنیاش هر توم دویم ورلم نوری شوانم ورلم روحی روانم هر توی آرامی گیانم به تو نماوه جیانم ورلم نوری شوانم ور ای روحی روانم توی آرامی گیانم به تو نماوه جیانم ورلم نوری شوانم ورلم روحی روانم هر توی آرامی گیانم به تو نماوه جیانم ورلم نوری شوانم ورلم روحي روانم هر توي آرامي سپاس. گەلێک بەخێراتی چۆنی کاکە ئارارات؟ زۆر سپاس. بەخێر بێی سەرچاوان فەرمووسای خۆت بگەنە بینەرانی نێتیڤی و هەوادارانی ئارارات. سڵاو و ڕێز بۆ بینەر و بیسەرانی نێت تیڤی بۆ ئەو میێوانە جوانانە هەر کوردێک لە هەر شوێنێک ئێمە دەبینێت چاوی یەکە بە یەکەیان ماز دەکەین. وەڵا دەنگیتە بۆ هەواڵەکان خۆشە کاکە ئارارات. وەکو بێژێری هەواڵەکان دەنگێکی زۆر تایبەتی هەیە نەوسە ینی بەس بۆ گۆرانی وتندا بە گۆرانی سۆرانی دەست پێکردویستە تەماشافانی سۆران ڕازی بکەی بێژێ ئێسترانە سۆرانیشی دکارم بێژم بۆ خۆم لە سۆرانم خەڵکیگان منتیقی یعنی لە بەشی سۆرانم بادینیم بەڵام لە بەشی سۆرانم هەر لە هەولێر و دەوروبەری مهم کوردین و کوردستانی طبعا لە هەمووی گرنگترەوە نییە پێکات جا بەس پێکات بەس ویسم بزانم یعنی لەم دنیا و لە دنیا شەر دڵە بە دوای ئەوە کەوێ ڕەنگەوا بێ ڕەنگە وا بێ بۆچی ئەبێ وا بێ
بۆ هەموو کەسێک دەبێ وابێ یعنی هەر یەکێک و تەواو لەم دنیا و لەو ئەگەر دنیاش بەدوای ئەو کەوێ ئەگەر کەسێک کەسێکی بوێ شەرت نییە لەو دنیا بیەوێ ئەی دنیاکەی تر یعنی ئەبێ لەوێش ئەوی بێ طبعاً ئەو جوانە بەڵام بەمەرجێک ئەو کەسەی کە ڕاستەقینەیە باسی ئەوانە ناکەین کە لەسەر ڕێگانیەن و ئەڕۆن و لاچن و ئەوانەوە نییە باسی کەسی ڕاستەقی ناکەین لەم دنیا و لەو دنیاش کەسی ڕاستەقینە پێم بڵێ کاکارانات مێژووی هوەری تۆ بۆ کەیە گەڕێتەوانێت تۆزێک لەسەر ژیان نامەی هوەری بەڕێستان بزانین بەڵێ من سەرەتای کە گۆرانیم گوت لە حەفەلاتی قوتابیان بوو بەڵێ کە لێژنەی قوتابیان دەهاتنە لای من بۆ خۆم تەڵەبە بووم بەڵێ دەیانگو حەفلەکمان هەیە دەبی بێ و بەڵام مامۆستاکان تۆیان جیا کردبەوە کە تۆ هەر دەنگخۆشی زۆر حەزم لێ بوو کە بە منیان دەگۆ وەرە من هەر لە خۆم دەویست دەمگو کاکە من دێم تەواو چەند جوانە لەوەوە دەستم پێ ئەترافە، کرد. هەر بژی دواتر بەشداری پرۆگرامێکی ستۆدیۆ ئەستێرانم کرد بەڵێ زاگرۆستی بینە بەڵێ لە زاگرۆز بوو مامسا هەڵکەوت و چەند مامسایەکی تر بوون لێژنەکە بەڵێ لەو شوێنە نەجاحەتم نەینا دەرنەچووم بەڵام شەهادەیەک بڕوانامەیەک شتێکیان پێدام کە دەتوانم گۆرانی بڵێم لەوەوە بۆم تەشجیع دروست بوو هاندانێک بۆم دروست بوو کاتە پارچە کاغەزێک مانای خۆی هەیە کاتێک کە دەبەخشرێ بە کەسێکی تر هەندێک جار لە مادیەکە زۆر گرنگترە زۆر گرنگتر بوو بۆ من باشە دواتر پرۆگرامێکی تر کۆڕەکستار لەوێ باش چووم من و کاک عەمار چوین بۆ فیناڵ مڕەشەحی یەکەم و دووەم لە بینی من و کاک عەماردا بوو بەڵام فیناڵی پرۆگرام نەکرا هەندێک هۆی خۆی هەبوو ئەوە دەتوان پرسیار لەو ئەوانە بکەن کە نازانم بۆچی نەکراوە فیناڵ نەکرا ئیتر ئێمە ماین لەسەر دەستی خۆمان و لەسەر وتانەی مە هەردووکمان یەکەمین هەریەکەمیشن زۆر زۆرم پێخۆشە ئەو ڕانەوەستانە مرۆڤ مەرج نییە لە هیچ شوێنێک پلەی یەکەمی بەدەستبێنێ و بگا بەلووتکە گرنگە ئەوەیە تۆ لە هەر کەوتنێک هەستانەوەیەک بەرزت بکاتەوە بووگەێنێ بەو جێگای کاتەوە گرنگ ئەمڕۆ ئێوە تۆ میوانی ئێمەی تر زۆر سپاس خێربێ چەند بەرهەمتەیە کاکە ئارە من وەکو کلیپ سێ کلیپم هەیە باشە یەکێکیان لەسەر شەهید مەغدید کردم مامی من لەگەڵ براکەم کردمان دلبەریش کلیپم کرد بە ئاخریانە دەماڵێ باش کلیپێکی تریشم هەبوو 2015 کردم تازە ینی ئەویش چار کلیپم هەیە باش بەڵێ وەکو کلیپ چوار کلیپم هەیە بەڵام گۆرانی تر ئێستا ئەوەم کلیپ نەکرد بوو وەرە لام شعرەکەی خۆمە مێلۆدیەکەی فۆلکلۆرە لە بینی ئۆرفا و ئەوانە ئەوجا لە ڕۆژئاوا نەزم شتێکی لە ڕۆژ ئەوجا بخۆی ئەوە ڕوها نەڤانگو لایە ڕوها نەڤانگو ئەوە بەخۆی لە ڕووهاوە سەری هەڵداوە دواتر ئۆرفات زیویانە ئەمنیش لە ئۆرفا جێم لێ بوو ئۆرفاڵیان ئازێلدەن ئەوە لە ئیبراهیم یعنی گۆرانی و ستایلی هەموو کلتورە جیاوازەکانی شتەکەی لە وەکو کوردستان هەر چوار پارچەکەی باشە باکوور باشۆ ڕۆژهەڵات ڕۆژئاوا تەواو هونەرەکەیان لە لای من خۆی دەبینێتەوە و زۆر حەزم بە تورکیش ینی هەر لە بەهۆی ئەوە تورکیش دەڵێ هەندێک جار وتومە لی تێگەی یان بێ ئەوەی لە وشەکان تێگەی بیراز بیلیۆرسون مەسەلەن نێ سوێی لەمەیە ئیستیۆرسون بزیمیچی ینی لە ناو پرۆگرامی ئەماتەوێت چی بڵێ کۆپلەیەکی تورکی دواترێڵێ باشە بە کەفی تۆ بەرنامەمدا نەبووە ینی کۆپلەمان ئێستا بۆ بڵێ ئێستا بۆ بڵێ بۆ کارمان بێ بۆ مایکە بڵێ Urfanıyam senden urfanıyam Zelden gönlüm gitmez gözelden Gönlüm gitmez gözelden Vay Ağam olansan Ömer Paşa olansan Ömer yetim kalansan Ömer yetim kalansan
sen Ömer بەڕاستی دەنگە لەبەرەوەی دەنگە هەر کەش و هەواکەت گەرم کردکەرم کە سترانە دوێمین بۆمە بێژێ بە چەپڵەکانتان فەرمون Çavin tedadı zanım Çıdın abdilli tedaye Çavin tedadı zanım Çıdın abdilli tedaye Gürneşin alevinde Nişana aşıkaye Gürneşin alevinde Nişana aşıkaye Reşin reşin çavide Gelek başen avide Madem dünya direve Vere bihevra bijin Madem dünya direve Vere bihevra bijin جوی من تو دیدی تدل من بریه جوی من تو دیدی تدل من بریه ورد دستی من بگیره امی به هورا بیشین ورد دستی من بگیره امی به هورا بیشین رشین رشین چاویده گلک خوشن آویده مادم دنیا دیره وره به هورا بیشین رشین رشین چاویده گلک خوشن آویده مادم دنیا دیره وره به هورا بیشین Hoy dillam 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 hoy hoy dillam sa dillam hoy dillam 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 hoy hoy dillam sa dillam rındetiş kan yavaye hoy dillam sa dillam avetineş bon avçaye hoy dillam sa dillam kurdelale girtim taye hoy dillam 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 kurdelale girtim taye hoy dillam sa dillam Ründetiş kan yavaye hoy dillam 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 seriyetiş kan yavaye hoy dillam 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 Aftik şineş bona bıçaye hoy dillam sa dillam Kurdelale girtin taye hoy dillam 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 Kurdelale girtin taye hoy dillam sa dillam هەر بشی دەنگ خۆشکا کارارە تەماشا سوودی ئەو جۆرە پرۆگرامانە کە تیا بەشداریەکەی یان هەر چالاکیەکەوەیە کە سەر ستەیجەکە وەکو هونەرمەندێکی تەواو بەکارەهێنێ لەگەڵ کامێرە لەگەڵ ڕیتم لەگەڵ تەماشاوان ئەوە زۆر زۆر مهمە بۆ تێکەڵبوون و گرێدانەوەی هونەرمەند بە گوێگر و هەوادارەکانی یعنی بەڕاستی وەکی هونەرمەندێکی بە ئەزمموی چەند ساڵە لەسەر ستەیج کارەکەی ببوورەکە ئەواڵم یعنی لەبەری تۆزی لە ئیشەکە زانم بۆیە ئەو قسە حتما لێ دەزانێت ئینشاءڵڵا زۆر زۆر سەرکەوتە بێ تۆ ئەڵێ ڕەشێت ڕەشێت وایەکرایی و ڕەشێت ڕەشێت یعنی بەڕاستی ڕەشە چاوێتە گەلێک خۆشە ناوێتە ناوی چییە ئەم مەرەق کرد والله و جاوە هەر کەسە و بخۆی ناوی خۆی دەبێت پێی خۆش بێ هەر کەسە و ناوی خۆی دەبێت پێی خۆش بێ ئەسە تۆ ناوی خۆت پێخۆشە یان ناوی منە پێخۆشە ئەڤین هەر دەبێ ئەڤین بێ بەڵام ئارارات یەک چیامان ئەی هەیە هاوار لە وەڵامە دیارەماسیە چەپڵە لێن ئەڤین هەرە بێ ئەڤین بێ ئاراراتیش
ئەو چیا بڵندەی کە ئیتر ئاراراتە دەستخۆش پلانی داهاتوو چییە دەتەوێت چی بکەیت چی ئەنجام بدەیت بیر لە کۆنسرتەکەیتەوە ئەو ماوەیە لێ شاوی کۆنسرتەیە بە دەستخۆشی و بۆ گۆڕینی و کەش و هەوای مۆڕاڵی خەڵک بە شتی خۆش و میوزیکی تر هەر خۆراکی ڕۆحە بەڕاستی تۆ پلانت چییە؟ من پلانی من لە دەستخۆشیکردن لە هونەرمەندانەوە دەست پێ دەکات بەڕاستی هونەرمەندان ئێستا تەواو جموزۆڵیان هەیە لە ناو کۆمەلگادا دەستیان خۆش بێت چاوی یەکە بە یەکەی هەموو هونەرمەندەکانی کورد ماز دەکەم کێ سەرنجت ڕاکێشێ هونەرمەند زۆرن ئەوانەی سەرنجی من گۆرانی بڵێن زۆرن ئەگەر ناوەکان بڵێم خلاص نابێت چونکە عاشقم بە هەموو هونەرێکی کوردی کە بۆ من وەکو گوێگرێک هەندێک جار گوێ دەگرم هونەری کوردی دەبێت بپارێزرێت کە کەسێک هونەری کوردی دەپارێزێت لە سەرسەری هونەرمەندان دەوەستێت کام لەو ماوەیە لەو گۆرانیانەی کە گوێت لێ بۆ زۆر سەرنجی ڕاکێشایی و حەزت پێ کردووە هەواڵ ئیبراهیم کام گۆرانێ چەند وەختە دڵم گیانە غەمگینی لەیلێ غەمگینی لەیلێ وە دیارە لەیلام گیانم بێڕحم و مەیلێ بێڕحم و مەیلێ وەرە وەرە با بچینە نێو شلێران جارێ وەرە بۆ لای منی ماڵوێران کاکی ئارارات دەبێژم ئە زێدە ناخەفم ئەم گۆداریە دەنگیتە بکەن سترانی تە گەلێکی خۆشن ئاخافتنی مە گەلێک خۆشترن هەرچەند ئاخافتن بۆ تەماشەوان گرنگە زیاتر کاکە ئارارات بنانسن بەڵام حەزەکەم گوێمان لە گۆرانێکی تر بێ ئەمەت کەمەک سترێسیم بۆ دروست بوو لەگەڵ ئەو گۆرانیەدا بۆ وەکو ژیانی خۆم وایە ئەو گۆرانیە ئەتەوێت بێتەوە؟ لەگەڵ مندا ئەو گۆرانیە تەواو دەگونجێت لێرەوە دەستخۆشی لە شاعری بەتوانا چنوور ڕەشید دەکەم لە ڕۆژهەڵاتی کوردستان خات و چنوور کام تێکستە جوانەی بۆ نووسیم دەستەکانی خۆش بێت لە دوو دڵی من تێکستێکی بۆ منووسی بەس چیرۆکەکە پێوتە بۆ تەبان هەر بژی دەست خۆش اینجا ئێستا بانگیکەین بێتەوە یان بڕواتەوە وەڵی ترەوە دەبێت بڕیار لە دەستخۆی بێ لە دەست خۆی بێ ئەوەی ڕۆیش نابێ بە دوایە بڕۆیە بێ ئەویش بە دواتکەوێ نیە خۆر تۆم ڕۆژێ دوای ناکەوێ بێ ئەویش دۆزێ بە دواکەوێ ئینشاءالله قسەی ناو کتێب و ڕۆمانەکانم نەکرەوە وازەحە ئیتر کێ بە کێ ڕازیە ئەبێ هەردوو لا بە هەر بەویت ڕازی بن ئەوەی ڕۆی بە دوایە نابێ بڕۆین ئێستا چاوەڕێی ئەواکەین گۆرانی داهاتوومان چی بێ بەڵام بەڕاستی دەنگێکی نایە بتەیە کاکە ئارارات هەر بێ مجاملە من یعنی بە گۆرانی گوێ ئەگرم هەموو هونەرمەندان ئێرە ستەیجی ئەوانە کە دێن گۆرانەکان ئەڵەن گۆرانەکانە بیستم بە گۆرانی ئێستا ئەم گۆرانیە زۆر گوێ لێ ئەگرم ئیتر بۆ لەمەوەدا هەر بشیت دەستە خۆشێ لەگەڵ کێ پێت خۆشە زۆر کاری هونەری و میوزیکی پێشکەش بکەیت یعنی وەکو ئاواز وەکو دابەشکردن ئێستا زیاتر لەگەڵ وڵات محەممەد ئیش دەکەم ڕپلکمە ئەو زیاتر تێکستەکانم دەداتێ باشە میلۆدیەکانیش هەندێک جار ئەوە هەندێک جار بخۆمە هەندێک جار برام چارچەلە بەڵێ هەر زۆر سەرکەوتۆ بن ئینشاءالله بزانم گۆرانەکەەوە تەسیری تێکردەوە و دەموچاوی عارەقە ڕێک یعنی تایە ژیا چیرۆکەکەی لەبەر چاو بوو زۆر تێکەڵ بوو لەبەر ئەوە ئەیتر خۆشەویستی ئەوە عارەق بە مرۆڤەکە شەرت نییە خۆشەویستی بۆ کەسێک بێ من خۆشەویستم بۆ هەموو نەتەوەی خۆمیش هەمان قسەی تۆم هەیە هەون بۆ هەموو خۆمان گەلانی جیهان سەرکەوتووە بی ئینشاءالله ئەی باش ئەگەر بڵم پێناسی خۆشەویستی بکە چیەڵێ دایک خۆشەویستی دایکە ئەی دایک لە دوای دایک دایکە هەر دایکە بەڵێ لە دێمەکان اینجا باوک دێ بۆ تۆ وایە دای و باوە لە ژیانە ماون هەردووکیان تەمەند درێژ بن ئینشاءالله ساغ و سەلامەت بن و کوڕێکی دەنگخۆشی وەکو تۆشیان پێگەیاندۆ هەر بژین و سەرکەوتە بن سەپۆرتەکەن لە ماڵێ بە دڵنیاییەوە کامیان زۆر لەگەڵ تۆ هاوکار خوشکێکم لێرەیە کامیانە خوشکێک نەشواخان کامیانە هەردووکیان پێگەن کچە جوان بە خێر بێ بۆیە گۆرانەکانە هەمووی لەبەر بوو چۆنی کراوەتەوە مایک زۆر سپاس کام گۆرانی کاکەت بەلاوە خۆشە ئۆڵا هەمویان کامیان زۆر خۆشە
هەموویان خۆشە هەموویان خۆشن ئەگەر لێرەوە ڕستێکی پێ بڵێ چی پێڵێ وەڵڵا زۆرم خۆش دەوێت براکی زۆر زۆر باشە یعنی هەرچی برم لۆی کەمە هەر بژیت خوا لێ چەپلەکم نەسێنێ لۆ لێدەن. با یەک پرسیاری تر لێ بکەم دەنگی کێت پێ لە براکەی خۆت خۆشترە بەڵێ دەنگی کێت پێ لە براکەی خۆت خۆشترە کام تەماشای من مەکە، نا، تەماشای من مەکە، جواب دەوە. کام هونەرمەند هەیە دەڵێی دەنگی لە ئاراراتی برام بابم. خۆشترە ها بابم باوکە بەڵێ. باوکی دەنگی لە براکەی خۆشترە هەر بژی سەرکەوتوو بن ئینشاءالله دەمەندرێژ بن کاکە ئارارات کاتی پرۆگرامەکەمان بەرەو کۆتاییە چێت ئەگەر دەتوێت لەسەر بەرهەمەکانت ئاماژە بە شتێک بکەی ئەگەر نادەچینە لای دوا بەرهەم یان دەتوێت سوپاسی کەسێک بکەی من لێرەوە دەرگاوەڵایە. سوپاس بۆ هەموو ئەو ڕاگەیاندنانەی کە ئێستا هونەر بەرەو پێش دەبن دەستیان خۆش بێت ئەوانەی کە زەربەش لە هونەر دەدەن ئەوانیش هەر دەستیان خۆش بێت چونکە بەهۆی ئەو گەنگەشەیەوە هونەر زیاتر پێش دەکەوێت دەستخۆشی لە برام چارچەل و کۆڤان ڕۆنی چارچەلی شەرچرایە ئەوە چیایە چارچەلە چارچیە بە تەکیەکەوەیە و کوڕمامی خۆشەویستم عەباس عاشق بەڕاستی عەباسی شاتۆتە پرۆگرامی ئێمە تەسیرێکی زۆری لەسەر ئێمە هەبووە ئەو بابمەوە هیچ مامۆستایە و لەسەر ڕێچکەی ئەو هاتوین هەڤاڵ حاجی سوپاس بۆ هەموو لایەک ئەوانەی کە گوێمان لێ دەگرن ئێمە هونەر نافرۆشین ئێمە تەنیا هونەر دەبەخشین بۆ ئێوە بۆ ئەوەی گوێگرێکی باش دروست بکەین لە کوردستان چەند خۆشە بە ماڵباتی هونەرمەند و هونەردۆست بن چونکە ئیتر بەرهەمەکەی ئەم دەنگە جوانەیە ئەوەی هونەری ڕاستەقینە بکە دەمێنێتەوە ئەوەی هونەری کاسی بکە بە خۆی دێت و دەڕوا و شەمەندەفەرەکە بەجێ هێڵێەوە ئەوانەی کە لەگەڵین لەگەڵ خۆیان دەیان بە زۆر زۆر سەرکەوتوبی کاکە ئارارات ئینشاءالله ڕێگەت کراوە بێ کەرەمکە بۆ دوایین بەرهەمی خۆت سوپاس بۆ موزیسیانی خۆشەویستیش بەخێر بێن سەر چاوان ئەڤین ژنوژیان ئەمڕۆ شەوەندەی لە هەکبەیە بوو لەگەڵتان بەردەوام دەبین و بەرنامەی باشتر و باشتر هەوڵ دەدەین بهێنینە سەر شاشەی ماڵەکانتان بمێنن لە خۆشی تەندروستی خواتان لەگەڵ Dizgin tezravın Vagri hanal davdavın Oy 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 Rukin tehunavın Jiyan çendi belavın Oy 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 Evan çavane girine Liber kaman dünyayı اسمرامش یانه چارشامش یانه امان چامان گرینه لبر خمان دنیای اسمرامش یانه چارشامش یانه واده جیان نراوستینه اوی 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 رزمک و نرزن تجیل علو نارینه اوی 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 اوان چاوان گرینه لبر خمان دنیای اسمرامش یانه چارشامش یانه اوی یاره اوی هواله اوی
من دوری جباهیم یه نازادی شین بوی سر زفروسی در که جرنای خواره اوی یاره اوی همالی جوان یا عمرم کنی تیگیا دلم کنی غیدی چون بنایه اولادی سری هندا دنافوی نخوشیندا خوی جیان بیندا Hello